سەرەتا دەمەوێت لێرەوە سەری ڕێز و نەوازش بۆ سەرجەم شەهیدانی کارەساتیەکی شوبات دانوێنم و لێرەوە سڵاو بۆ هەموو ماڵە شەهیدەکان دەنێرم. بەڵێ دیارە و کارەساتە بۆ خۆتان وەکو خۆشت باست کرد کارەساتێکی جەرگ بڕ بوو ڕۆژێکە دەتوانم بڵێم لە مێژووی کورد لە سەدەی نوێ ڕۆژێکی بێوێنە بوو، ڕۆژێکی زۆر خەمناک بوو، ڕۆژێکی زۆر ناخۆش بوو، یعنی وەسف ناکرێ لە ناخۆشی. بەڵێ بەداخەوە ینی جێڕانەوەی زۆر زەحمەتە. داوای لەبەر نەکەم کە داوای یەکەمەوە بگێڕیتەوە. نا بەڵێ دیارە من لە کاتی ڕوودانی کارەساتەکە لەوێ نەبووم، بەڵام دوای چەند دەقەیەک کە زانیم یەکسەر چوون بۆ ئەو شوێنە کە چوون بۆ ئەو شوێنە زۆر ببوورە کە ئەم کارەساتە ناخۆشەمە و بیرهێنایتەوە. بەڕاستی گرنگە کە ئێمە لە ئێستا باسی بکەین بۆی نەک هەر من نەک هەر بەڕێزەوە تەواوی بینەران و هەر کەسێکی بچووک بتوانێت بیری بێت و هەرگیز بیرمان نەچێتەوە. بەڵێ وەڵاهی چیم بینی ئەوەی کە تەنها لە فلیمەکان شتی وها هەبوو بێت، یعنی ئەوەمان بینی بێت لە فلیم ئەیبینین کە خەڵکە کوژرێت، خەڵک پارچە پارچە ئەبێت، بەداخەوە گۆشت خوێن قاز دەست هەمووی تێکەڵ بوو، یعنی بەشێکی زۆری شەهیدەکانیان بردبوو، بریندارەکانش بەشێکیان برابوون، بەڵام بەشێکیان هەلێوە بوو سیارە باریەکردن و ئەی بردن. ئیتر منیش بە دوای بەڵێ بەڵێ بەردەوام بە ببوورە. منیش چام دەژێڕە لە دوای شەهیدی برام. بەڵێ زۆر باشە لەبەرەوەی زۆر سەختە. بەداخەوە نەمبینیەوە هاتمە دەرەوە وتیان هەمویان براون بۆ خستەخانە و زۆر باشن و بریندارن و دەستیان بام قسانە کرد. ئیتر من زانیم لەوێ زانیم کە شەهید بوون. بەداخەوە کە چوون بۆ توبل عەدلیش 37 تەرمی ئەو تێکۆشەرانەی لێبوو هیچیانم نەناسیەوە، هەمووشی هەر ڕەفیق بوو. تەرمی شەهید ئاسۆی معەلیم، تەرمی شەهید وریا، بەس تەرمی ئیبراهیمنی لەوێ نەبوو، دیار بوو لە ڕێی خزمێکەوە ئەو زوو برابوو. هەموو خەستەخانەکانم کرد هەتا ئەو سەر و بەردەم کە پێتەڵێم ئەوە بە ئاسانی نەگەیشتمە ناو توبل عەدلی، بەس وتیان ئەم تەرمانە کەس نایان ناسێتەوە ئەگەر تۆ بیان ناسیتەوە. وتم بەڵێ من هەمیان دەناسم. دکتۆرێک لەگەڵم هات وتی ئەمە چێە؟ تەرمی شەهید ئاسۆ بوو. وتم وەڵڵاهی ئەی ناسم بەس ناوی نازانم، چونکە بەڕاستی زۆر شێوا بووین، زۆر ناخۆش بوو بۆ ئێمە. تەرمێکی تر هیچ شەهید وریا بوو، زەمزانی ئەمە شەهید وریایە، چونکە ئەو دوانە زۆر تێکچوو بوون. تیرۆریستەکەش کە هاتبوو لە ناو دەستی شەهید ئاسۆ معەلیم خۆی تەقاندەوە. شەهید دێدەوان و شەهید ئاسۆی معەلیم و شەهید وریا ئەمانە لە تەنیش یەکن، هەر سێکیان لە تەنیش یەکبوون، ئەنجا شەهید خەسرە و شێرە. بەداخەوە ئەو دوو تیرۆریستە یەکیان ئەوەی کە لە ناو مەڵبەند خۆی تەقاندەوە فەڵەستینی بوو، خەڵکی فەڵەستین بوو، کوڕێکی باڵابەرزی درێژ بوو. ئەوەی تریشیان ئەوەی کە لە رەخیش خۆی تەقاندەوە یەمەنی بوو، کوڕێکی باڵاکورد بوو، دیارە کە لە فلیمەکە ڕەنگە بەرچاوتان بکەوێ بیبینن. بە هەر حاڵ تەرمی شەهید وریا و شەهید ئاسۆی معەلیم ماوە بۆ ڕۆژی دوایتر، ئەنجا خێزانەکانیان چوون ناسییانەوە بە جلو بەرگەکانیان، بەداخەوە یعنی ئەوها تێکچوو بوون. بار حال ڕۆژێکی زۆر کارەسات بار بوو، زۆر خەمبار بوو، زۆر ناخۆش بوو. لەو ڕۆژە هەولێر سەرتاپا ڕەشی پۆشی، سەرتاپا خەمبار بوو. بەداخەوە کاک عوسمان با بڕۆمەلای پرسیارێکی دیکە بەڕێزیشە کەمێک بێتەوە سەرخۆ، چونکە بابەتەکە زۆر ناخۆشە، داوای لە بردنەکەم. دەمەوێت پرسیاری ئەوە بکەم 22 ساڵ بەسەرم کارەسادەیە تێپەڕیوە بە بۆچوونی بەڕێستان بۆچی لە هەمان کاتا لە بارگای یەکێتی نیشتیمانی کوردستان و هەروەها لە لقی دوی پارتیش دوو تەقینەوە ڕوویدا، بۆچی هەردوو حیزبەکە کرانە ئامانج؟ ئەوەی لە دوای 22 ساڵ بۆ ئێوە دەرکەوتووە یاخود درکی پێەکەن هۆکارەکەی چی بوو؟
هۆکارەکەی ئەوە بوو کە دژمنانی کورد چاویان بە یەکگرتنی کورد و بۆ پرۆسە ئازادی و دیموکراسی کە لە هەرێمی کوردستان هاتەکایەوە لەسەر دەستی حیزبە سیاسەکانی کوردستان و بە لەسەری هەمووشیانەوە یەکێتی نیشتیمانی کوردستان دژمنانی گەلی کورد ڕۆژێ لە ڕۆژان چاویان بەوە هەڵ نەهاتووە کە کورد بگا بە ئامانج و بگا بە مەبەستەکانی خۆی بۆیە ئەوان زۆر نیگەران بوون بۆیە لە ڕێی تیرۆریستانی داعشەوە ئەم دەرفەتەیان قۆستەوە بە هاوکاری ئەو بەعسیانەی کە لە با بڵێن لە عێراق کە ماونەتەوە وەکو شێوازی شانەی نووسوو خۆیان پیشانەدەن بە هاوکاری ئەوانە توانیان بێن دەرفەت لە ڕیزەکانی کورد بهۆشێنن کە باشترین شوێنیشان هەڵبژارد پایتەختی شاری هەولێر بوو بۆی کە هەردوو حیزب هەم دیسانەوە بەگژ یەکدا بچن چکە ماوەیەکی زۆر نەبوو خۆت دەزانی شەڕی ناوخۆ کۆتایی هاتبوو برینەکان قەتماغی کردبوو دەیانویست بەوە جارێک کە برینەکانی ئێمە هەڵدەنەوە و تووشی کێشەمان بکەن بەڵام سەرکردایەتی کورد لەو کاتە زۆر بە عاقلی و زۆر بە بیرمەندانە بیری کردەوە کە ئەمە دەستی دەرەکی دژمنانی گەلەکەمانە بۆیە هەموو کات دژمنان بە یەک چاوە سێری ئێمەی کوردیان کردووە هەر کاتێک کە ئەوان ویستی بێتیان کورد بەرەو تەبایی و بەرەو ڕێکی ڕۆیشتبی وستیانە درست بخەنە بینمانەوە بۆیە ئەوان بە یەک چاوەوە سێری ئێمە دەکەن ئەگەر ئێمە شەڕیش بکەین لەناو خۆمانە تێکیش بچین بەڵام لەلای ئەوان ئێمە هەر ئەو دژمنە سەرچین فەرق نەبا پارتی دەکاوە نەبا یەکێتی نیشتیمانی کوردستان کاک عوسمان باس لەوە کرد کە کاتێک یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان ویستیان بارودۆخەکە باشترکەن و ژیانی کورد و هەر تاکێکی کورد بەرەو باشتر بەرن ناحەزان و نایارانی کورد هەوڵیانە کە ئەمە نەهێڵن بۆی کە دووبارە شەڕی براکوژی دروست بێ و ئەو بارودۆخەکە باشەی کە بەرەو باشبوون دەچوو هەوڵیانە کە تێکی بن و ئێستش کە هەرێمی کوردستان هەرێمێکی بێکێشەیە و زۆر بە ئاسایی مافی هەرتاکێکی کورد دەدرێ ئەوە لە ئێستادا لەلایەکی دیکەوە لە ڕۆژ ئاوای کوردستان و لێمان دەدرێ بۆی هەر تاکێکی کورد کە بەخۆشی دەژی و ئامانجیان ئەوەیە کە تێکی بن جا لە هەر شوێنێکەوە دەست پێ بکەن بەڵام ئەمە ئەوە دەرخەری ئەوە نیە کە کورد هەمیشە هەوڵی ئەوەیە کە یەکڕیز بێ و نەتوانن ئەو کەسانی کە دەیانەوێت تێکی بشکێنن بەڵێ ڕاستە جا من لێرە ئەمەوە یەکشت بەبیر جەنابەت بێنبەوە لەو کات و ساتەدا جەنابی مامزەلال لە بەغا بوو کە ئەو خەریتە گەورەکەی دەرهێنا و کەوتی کورد لە مووسڵ لێرە بووە و لە بزەبەلحەمنی لێرە بووە ئەم خەریتێکی کۆنی کە ئەسەری بوو لەسەر ناوچە کوردیەکان کە لەوێ پیشانی مەجلیسی حکومیدا کە ئەمە کاردانەوەی زۆر گەورەی هەبوو تەبعی دەوری جەنابی مامزەلال لە دوای کارەساتیەکی شوبات دەورێکی زۆر کاریگەری هەبوو لەسەر یەخستن و بیرروڕای هەم پارتی دیموکراتی کوردستان و هەم یەکێتی نیشتیمانی کوردستانیش ئەوە بوو فترەیەکی زۆر ئێمە لە هەرێمی کوردستان تو دەتوانم بڵێم خەڵک زۆر بە باشی دەژیاوە زۆر بە ئارامی و زۆر بە خۆشی دەژیا بەداخەوە جارێکی دیکە تێروستانی داعش ئەو کاتی کە یەکی شوبات بوو ئەوانە بە ناوی ئەلقاعیدە بوون ئەو کاتی داعش نەبوو موشەی داعش نوێیە لە دوای دروستبوونی قاعیدەوە ئەوان دروست بوون لە عێراق ئەوەیە کە دەوڵەتی ئیسلامی لە شام و لە عێراق دروستیان کرد بەو ناوەش کورتکراوەکەی داعش بوو بەو ناوە ناویاننا بەڵام پێشتر ئەلقاعیدە بوون تەبێ ئەمانە لە سەردەستی زەرقاوی و ئەوانە لە عێراق ئەمانە هاتن ئەو دوو تیرۆریستەکە هاتنە ناو شاری هەولێرە و بە هاوکاری هەندێک خەڵکی قین لە دلی نەفز نزمی با بڵێم ئیتر ئەوەی کە مێژوو قێزەبنیان لێ دەکات چ ناوێکیان لێ بنین بۆیە ئەو دەورەی جەنابی مامزەلال کە جێڕای دەتوانم بڵێم دەوری سەریشی بوو چکە ئەو کاتە ئەو لە بەغا بوو ئەو خەریتێکی کە پیشانی هەموو دنیادا و لە هەموو ئەلام و میدیاکانش بەڵابەوە دەوری کاریگەری هەبوو بۆیە حیزبە سیاسیەکانش بیریان کردەوە لەو کاتە کە دەبێ ئێمەی کورد هەوڵ دەین خۆمان ڕێخین هەوڵ دەین یەک بین یەک تەبابین ئەوە بوو ئێمە توانیمان لە پرۆسەی ئینتیخاباتی لە هەرێمی کوردستان یەکێتی و پارتی بە یەک لیست بێنە خوارەوە کە ئێستاشی لەگەڵا بێت هەتا ئێستاش ئەو ڕۆی لەگەڵا بێت ئێمە دەبێت ئێستا ئەو پرۆژەی ئەو کارەساتی کە لە ڕۆژئاوا دەقەومێت سەرکردە کوردیەکان و لایەنە پەیوەندیدارەکان پێویستە
چی بکەن ئەرکیان چییە؟ وەڵا ئەرچیان تەبعی زۆر قورسترە لەو کاتی ڕاستە ئێمە لە هەرێمی کوردستان لەسەر ڕەنگە بیرروڕای جیا هەبێ لەسەر ئەدای حکوم لەسەر ئەدای دەسەڵات بەڵام بەڵێ ڕاستە ڕەنگە لەسەر ئەدای حکم دەسەڵات ئێمە کێشەمان هەبوو بێت منافەسە هەبوو بێت بەڵام ئەوە ناکاتە ئەوەی کە ئێمە پرۆسەی دەسەڵات حکومداری لە هەرێمی کوردستان پەکخین دروست نەکەین حکومت دروست نەکەین چونکە ئەوەتانی لە ڕۆژ ئاوا بە یەک چاوە سێرمانەکەن ئەوەتە ئەوان ئیشیان بە ئێمە نەماوە ئێمە دەبێت احتیمال لەسەر خۆمان بکەین و تەنها خۆمانین و گەلەکەمانین کە دەبینە پاڵپشتی خۆمان ئەوەتانێ لە هەموو دنیا بەس کورد دەدێتە سەرجادە هیچ نەتەوەیەکی کە لەگەڵ کورد لە سەرجادە نییە لەسەر شەقامەکان نییە بۆیە ئێمە دەبێت بە جوانی بیرکەینەوە حکومەتی هەرێم هەتا زووتر دروست بێت دەتوانم بڵێم هەم باری ڕۆژ ئاواش سوکترەکەین هەم ئەو پرۆشکەی کە لە ڕۆژ ئاوا گەربەر هەرێمی کوردستانش بکەوێت دەتوانین بیرڕەوێنینەوە بۆیە من داوا لە سەرکردایەتی کورد دەکەم ئێستا و هەم بە ناوی هەموو خانەوادەی شەهیدانی یەکی شوبات و بە ناوی سەرجەم شەهیدانی هەرێمی کوردستان داوا دەکەین کە هەتا زووە بتوانن لەسەر هەندێک پرۆسە ئەگەر ناکۆکیش بوو بێت لەسەر هەندێک خاڵی کە لە نێوانیانە ناکۆکیش بوو بن بەڵام هەوڵ دەین ئەو خاڵانە وەلاوە نین ئێمە زیاتر بەرژەوەندی میلەتەکەمان بخەینە سەر بەرژوندی خۆمانەوە. بەڵێ کاک عوسمان یەکی شوبات ئەوەی پێنەوتین کە هەر کاتێک لایەنەکان لەناو خۆیاندا یەکگرتوو نەبن هەر لایەنێکی کوردی لە ڕۆژئاوا بێ کوردستان لە ڕۆژئاوا بێ باکوور بێ ڕۆژهەڵات بێ لە هەر شوێنێک بێ ئەگەر ئێمە یەکگرتوو نەبین نارەکانمان بە فرسەتی ئەزان و هەوڵی زووتر لێکردنەوەمان دەکاواتە هەوڵی ئەوە دەدەن لێکمانکەنەوە و بارودۆخەکە خراپتر بێ و کورد پەرتەوازە بێت و هەوڵ بن لە ناوی بن ئەمە ئەومان پێناڵێ بۆ هەر چوار پارچەی کوردستان ئەمە ڕاست نییە؟ بەتاکید ڕاستە ئەوەتانێ ئێستاوە بە چاوی خۆمان نەیبینین چ لە مێژوش نییە بڵێن باس کرابێ و لە مێژوو بڵێن بیخوێنەوە لە کورتکراوە ئێستا بە چاوی خۆمان هەمومان دەبینین و سۆشیال میدیاش دەوری سەرەکی دەبینێت لە پیشاندان و لە ڕووماڵکردنی ئەم کارەساتانی کە ئەم کارەساتێککە ئێستا لە ڕۆژئاوا هاتووە بۆیە ئێمە دەبێ یەکی شوبات و ڕۆژئاوا بکەینە قیاس بکەینە پێوەەر بۆ خۆمان بۆی بتوانین ئێمە لە داهاتوو وڵاتێکی جوان و حکوومەتێکی جوان دروست بکەین چکە ئێمە ئەگەروانەکەین کۆی ئەم پرۆسەیە لە بەردەم هەڕەشەدایە و ئەگە ئێمە یەکدیگر نەبین ناتوانین داوای مافەکانی خۆمان بکەین و ناتوانین بە یەک دەمگەوە بڕۆینە داوا لە دنیا بکەین و داوا لە ئەمریکیەکان بکەین داوا لە ئەوروپیەکان بکەین ئەوان زۆر جار وەکو شتێکی خراپ باز دەکەن دەڵێن ئێوە ماوەی ساڵێکە زیاتر نەتانتوانی و حکومەت تەشکیلکەن ئەوەتانی کێشەتان هەیە مشکلەتان هەیە ناتوان وڵاتی خۆتان بەڕێوە بن بۆیە ئەمانە دەبێ چارەسەر بکرێت ئەگەر ئەم کۆی ئەم شتانە چارەسەر نەکرێت دڵنیا بە لەوەی کە ئەم پرۆسەی کە هەمانە ئێمە ڕەنگە لە دەستی بدەین و دژمنانی گەلەکەشمان لەسەر سنوورەکانمانن ئەوەتە خۆیان حازر کردووە بە هەموو شێوازێک ئەوەتە هەمویان خۆیان کۆ کردوێتەوە لە عێراق ئەوەتە لە بەردەم هەڕەشەی لە عێراق بۆیە دەبێ کورد زۆر بە عاقلی و زۆر بە زیرەکانی ئەم پرۆسی ئەم کێشەی کە ئێستا هەیە تێپەڕێنێت. بەڵێ باسەلەوە کرد پێویستە چارەسەر بکرێت چۆن چارەسەریان بکەین کاک عوسمان؟ چارەسەر ئەبێ هەمومان لێبوردە بین ئەبێ هەمومان لە بەشێک لە بەشەکانی خۆمان خۆش بین تۆ ناکرێت بێت بتەوێ وڵاتێک سەرخەیت و تەنها ئەوەی تۆش دەتەوێت هەر ئەوە هەبێت بەڵێ تۆ ناتوانانی لە وڵاتێک بژیت داواکاریەکانت چی هەیە ئللا ئەوەم ئەوێت تۆ ئەبێت بەرژەوەندی میلەتەکەت بخەیتە سەر بەرژەوەندی خۆتەوە بەرژەوەندی میلەتەکەت سەر و بەرژەوەندی هەموو حیزبە سیاسەکانە چونکە کۆی پرۆسەکە بریتە لە کورد ئەگەر بەرژەوەندی کورد کەوتە مەترسیەوە بەرژەوەندی حیزبە سیاسەکانش دەکەونە مەترسیەوە بۆیە من وای دەبینم کە دەبێت هەمومان بەشێک لە بەشەکانی خۆمان خۆش بین و بە حکوومەتێکی یەکگرتووی سەرتاسەری پێکبێنین بۆی بتوانین ئەمە چارەسەری هەموو شێشەکانی خۆمان بکەین ئینجا من لێرەوە بۆ عێراقیش یعنی من وا پێشنیارم هەیەن بۆ چینی خۆمە کە ئێمە هەموو حیزبە سیاسەکان بە یەک لیست دەبوو دابەزن بۆ پەرلەمانی عێراق بۆیە لە عێراق ئێمە هەم بەهێز بین هەم بە قووەت بین هەم بتوانین
داواکانی خۆمانە باش کاتە کاک عوسمان منیش ئەو پرسیارم لا دروست بە بۆ منە ئێمە کیمیابارانی هەڵەبجەمان هەیە ئەنفالمان هەیە یەکی شباتمان هەیە چەندین ڕووداوی دڵتەزێنی تر چی بکەین بۆی کە ئەمانە دووبارە نەبێتەوە یەک بگرین بەڵێ واتە ئەگەر یەکگرتوو هەبێت تەواوی کێشەکانمان چارەسەر دەبێت بەڵێ ئەگە یەک بگرین و بە تەواوەتی بین وەکو گوتم لە بەشێک لە بەشەکانی خۆمان خۆش بین دڵنیا بەلەوەی کە کورد بەرەو ئاقارێکی تر هەنگاو دەنێ و سەرکەوتوو دەبێ بەڵێ بەڵێ کەواتە ئەوەی کە بەلامەوە گرنگە بە گرنگی دەزانم کە باسێک لەوە بکەین کە لە ماوەی ئەو ڕووداوانی کە لە ڕۆژئاوای کوردستان هەبوو ئەو کێشانە هەبوو ئەو هێرشانەی کە بۆ سەر کوردانی ڕۆژئاوا هەبوو باشووری کوردستان بە تایبەتی هەروەها ڕۆژهەڵات و باکووری کوردستانیش ڕۆڵێکی بەرچاویان بینی و هەولیان ناکە خۆپیشاندان بکەن بە بەردەوامی هەر لە مناڵێکی بچووکەوە هەتا کەسانی بەتەمەن لەسەر شەقامەکان و بەهۆنینەوەی کەزیەکانیان چەندین شێوازی دیکە بۆ پاڵپشتیکردنی ڕۆژئاوای کوردستان بە بۆچوونی بەڕێزە ئەمە تا چەند کاریگەری هەبوو لەسەر ئەو ڕێککەوتنێکە لە ئێستادا هەیە لە نێوان مەزلوم عەبدی و هەروەها سەرۆکی سووریا کە لە ئێستا تا ڕێککەوتنێک هەیە تا ڕادێک مافی کورد پارێزراوە ئەمێ باسێکی ئەو بۆ بکەی باسی ئەو کاریگەریانم بۆ بکەی بەڵێ وەڵی مەسلەی ڕۆژئاوا بەڕاستی هەنگاوێکی گرنگ بوو لە کاتی ئێستادا کە ئێمە حکوومەتمان تەشکیل نەکردووە و ئەمە وای کرد هەموو خەڵکی کوردستان بە یەک دەنگ بە یەک ڕنگ بێتە ناو شەقام ئاڵای کوردستان بەرزکاتەوە ئەو جنێ و ئەو شتە ناشنانەی کە لە سۆشیال میدیا بەڵاو دەکرایەوە دەرحەق بە یەکتری بەڕاستی هیچی نەهێشت من ئەمە بە هەنگاوێکی زۆر گرنگ دەزانم ئێستا هەمووی بیر لەوە دەکاتەوە کە چۆن لە ڕۆژئاوا براکانمان لەوێ لەم جێژاوی کە ئێستا تێکەوتون نەجاتیان بێت خەڵکێکی زۆری خۆبەخشش ڕووی لەوێ کرد کە ئەمانە هەموو کاردانەوەی زۆر باشی هەبوو حتا لەسەر بیرکردنەوەی حیزبە سیاسەکانی خۆمان لە هەرێمی کوردستان ئەوە تا لەو ڕۆژەوە من قسەیەکی ناشرنم لە سۆشیال میدیا نەدیوە دەرحەق بە یەکتری بوترێت هەموو ئاراستەکان ڕوو لە کووردە و ڕوو لە ڕۆژئاوایە و ڕوو لە کۆی پرۆسەکەی و ڕوو لە یەکگرتنە و ڕوو لە تەباییە من ئەوە بە پرۆسەیەکی باشی دەزانم ئەوەی کە لەگەڵ سەرۆکی سووریا ئێستا ئەوان لە دانوستاندان بەڵام دەبێت کوردش لەوە زیرەکانەتر مامەڵە بکات بۆ ئەوەی کە جارێک فێڵی لێ نەکرێت بەڵێ کاتە ئەمە یەکێکە لەو چارەسارانێک کە پێشتر باسی کرد کە بەم شێوازەیە یەکگرتوو بین بەڵێ ئەگەر یەکگرتوو بین دەتوانین زۆر شتیش هەیە کە ئێمە بەدەستی بێنین کە ئێستا مەسەلەی کەرکووک من کە دەتوانین کەرکووکیش بە زووترین کات بێنەوە سەر هەرێمی کوردستان ئەگەر یەکگرتوو بووینە چونکە ئێمە بەپێی دەستور و بەپێی دەستوری کە لە عێراق دانراوە بەپێ ئەو دەستورە دەتوانین ئێمە مامەڵە لەگەڵ عێراق بخەین ئێستا محکەمەی فیدرالی هەیە ئێمە زۆری داواکاریەکانمان دەتوانین بدێنە محکەمەی فیدرالی بەڵام ئەمە چۆن نەکرێت ئەمە بە یەکگرتووی ئێمە دەکرێت یەکتەبایی ئێمە ئەکرێت ئەگەر ئێمە تەبا نەبین دڵنیا بە لەوەی کە ناتوانین ئەو شتانەی کە داوا کە بۆ کورد دەمانێت بەدەستی بێنین ناتوانین بەدەستی بێنین بۆیە بەس تەبایی بەس یەکگرتن ئێمە دەتوانین بگەین بۆ ئامانجە بەڵێ زۆر سپاس کاک عوسمان سوازم بەیانیە ماندوم کردی و خەمبارم کردی و دووبارە داوای لەبوردنەکەم و سپاس کە ڕاستەخۆ لەگەڵمان بووی